لە بەغاش. عدنان ئیبراهیم تەمەنی 6 ساڵە و تەنیایی و بێکەسی ماوەی 4 ساڵە خزاندوێتیە نێو ماڵی بە ساڵاتچوانی سلێمانیەوە. لە ساڵڕۆژی جیهانی بە ساڵاتچوانە خۆزگەکەی عدنان هێندە گەورە نەبوو، تەنها داخوازی ئەوەیە کە جێگری سەرۆکی حکوومەت بەڵێنەکەی بەرێتە سەر و مانگانە 45,000 پێ بدات تاوەکو بتوانن سەردانی دەرەوەی خەڵەتگەی پێ بکەن. تکامە لەو کەسانەی کە کەسیان هەیە نەیانگەێنن بۆ خانە بە ساڵاتچوان. هەرە وەڵڵا ژیانەکەی لە ماڵەوە سەعاتێکی ساڵێکی خانە بە ساڵاتچوانە. چاوەڕێی مردنێکەکەی تۆ لە ئێران چییە؟ ژیانی چییە؟ چاوەڕێی چیەکەی؟ هەسرەی خۆیان چییە؟ کە ئەڵێ من باوکمە بم بۆ خانە بە ساڵاتچوان فکر بکاتەوە ڕۆژێکیە نەوەکەیان ئەوانش باوکیان هێنن بۆ خانە بە ساڵاتچوان. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ بەهۆی قەیرانی داراییەوە لە ڕۆژی جیهانی بە ساڵاتچوانە ماڵی بە ساڵاتچوانی سلێمانی چالاکی ئەنجام نەدا. بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی سلێمانیش دەڵێت ڕێوشێنی تەواو و گونجاویان هەیە بۆ هەر بە ساڵاتچوویەک و هەڵیشان داوە پردێک بن بۆ بەیەکگەیاندنەوەی بە ساڵاتچوان و خێزانەکانیان. لەم تەوقیتا لەم ڕۆژا کە ڕۆژی جیهانی بە ساڵاتچوانە هێندە چالاکیە کرا. ئەمساڵ لەوە چێ مەسەلەن پێشتر هێندە چالاکی باش کرابێ یان دواتر هێندە چالاکی باش بکرێ. وە گوتم ئێمە بۆ ئێمە و حکوومەت گرنگە کە ئێمە لەم ڕۆژانە پلان دانین بەرنامە دانین و کۆمەڵگاش لە لای خۆی و شار بکرێتەوە لەوەی چۆن مامەڵ لەگەڵ بە ساڵاتچوانەکرێت نەک وەک خودی ڕۆژەکە خۆی. هیچ پیرێک هیچ بە ساڵاتچوویەک نییە کە بێ ڕێ و جێ بێت ئامادە بێتە ئەم خانەیە ئێمە وەری نەگرین. ینی بەردەوام دەرگا کراوەیە و هەر بە ساڵاتچوویە. لە ئێستادا ماڵی بە ساڵاتچوانی سلێمانی 47 هاوڵاتی ژیانی تێدا بەسەر دەبەن و لەو ڕێژەیە 8یان لە ڕەگەزی مێن و بەهۆی دابڕانیان لە خێزانەکانیان بە کێشەی جۆرە ڕێیان کەوتۆتە ئێرە. لەگەڵەوەشدا بەشێکی زۆریان لەلایەن توێژەرانی کۆمەڵاتیەوە هاوکاری دەکرێن و بەڕاوێژ لەگەڵ خێزانەکانیان هەوڵ دەدرێت گرفتەکانیان چارەسەر بکرێت و جارێکی تر بگەڕێنەوە نێو خێزانەکانیان. چەندین بە ساڵاتچووشمان هەبووە لە سەرەتا داهاتۆتە ئێرە بەڵام دوای ماوەی گفتوگۆکردن لەگەڵ خێزان و کەسوکارەکەیە خۆشبەختانە ئەگەڕێنەوە ناو خێزان. ئێمە لەم حاڵەتانەدا ڕاستەوخۆ تەسلیمی کەسوکارەکانیان ناکەین بەڵکو بەپێی ئەو پەیڕەوەی ئیشی لەسەرەکەین چاودێری پاشینەیان بۆ چاودێری پاشینە بۆ بە ساڵاتچووکانەکەین. چاودێری پاشینە بریتە لە چاودێریکردنی ئەو بە ساڵاتچوانە بۆ فترەیەکی دیاریکراو لێک مانگەوە دەست پێکات تا 6 مانگ لە ناو خێزانەکانە چاودێریانەکەین بۆ ئەوەی ئەگەر بزانین بارودۆخیان باش نییە دووبارەیان گێڕینەوە بۆ ناو ماڵی بە ساڵاتچوان. هەر یەک لەو بە ساڵاتچوانەی کە لەو ماڵەدا ژیان دەگوزارێنن ڕۆژگارێک خاوەنی ماڵێکی قەرەباڵخ و ژیانێکی پڕ لە بەرپرسیارەت بوون بەڵام ژیان بەردەوام لە گۆڕاندایە و کەساتیەکان وەکو داشی نێو یاریدامە جێگۆڕکەی پێدەکات. ڕامی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.